دوایین پێشنیازی هەرێم بۆ بەغداد چییە لەبارەی ڕادەستکردنی نەوتەوە؟ بۆچی بەغداد پێشنیازەکەی ڕەت کردەوە و داوای چی دەکات؟ چۆن هەرێم و بەغداد و کۆمپانیاکان هەر یەکەیان دەیانەوێت پشکی زیاتری نەوت بۆ خۆیان بپچڕن؟ بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەی نەوتی شێخان لە سنووری پارێزگای دۆک دەستی پێکردەوە. بەوەش ئاستی بەرهەمهێنان بۆ زیاتر لە 200,000 بەرمیل بەرز بۆتەوە و هەر یەک لە هەرێم و عێراق و کۆمپانیاکان لە کێوبڕکەی پچڕێنی پشکی زیاتردان لەو بەرهەمە کە هێشتا هیچ بڕێکی ڕادەست نەکراوە. لە کاتێکدا بەغداد پێشنیازێکی نوێی هەرێمی لەو بارەوە ڕەت کردوتەوە. کۆمپانیای گەڵفکستۆن ڕۆژی 13 ئاب لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند دوای ڕاوێژکردن لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و هەڵسەنگاندنی ئەمنی کارکردنیان لە کێڵگەی شێخان دەست پێ کردوتەوە. ئەوەش دوای ڕاگررتنی کارکردن لە کێڵگەکە کە ڕۆژی 16 تەمووس دوو جار بە درۆنی بۆمڕێژکرا و هێرشی کرایە سەر. ئەوە سێم کێڵگەیە لە ماوەی هەفتەیەکدا بەرهەمهێنانی نەوت تێیدا دەست پێ بکاتەوە. دوای کێڵگەکانی ئەتروش و سەرسەنگ کە ڕۆژی 7 ئاب کارکردن تیاندا دەستی پێکردەوە. دەستکردنەوە بە پرۆسەی بەرهەمهێنانی نەوت لەو کێڵگانەی پێشتر بۆی هێرشا درۆنیەکان و مەترسی ئەمنیەوە بەرهەمهێنان تیاندا ڕاگیرابوو. بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکدا هێشتا هیچ بڕێکی ڕادستی بەغداد نەکردووە بەپێی ڕێکەوتنەکەی ئەم دواییی نێوانیان. بەپێی ئامارانە فەرمیەکان ئاستی بەرهەمهێنانی نەوت لە ئێستادا گەیشتۆتە نزیکەی 210,000 بەرمیل نەوت کە 50,000 بەرمیلی بۆ بەکارهێنانی ناوخۆی دەبێت و 160,000 بەرمیل دەمێنێتەوە. لەو بڕۆژ نزیکەی لە سایەچلی پشکی کۆمپانیا نەوتیەکانە بەپێی گرێبەستەکانیان لەگەڵ هەرێم و خۆیان سەرپشکن لەوەی چۆن هەناردەی دەکەن. بە لێدەرکردنی پشکی هەرێم و کۆمپانیاکان نزیکەی 96,000 بەرمیل نەوت دەمێنێتەوە کە ڕادستی بەغداد بکرێت. لە کاتێکدا بەپێی ڕێکەوتنی نێوانیان دەبێت ڕۆژانە 230,000 بەرمیل ڕادست بکرێت. بەپێی سەرچاوەکانی کەرتی وزا هەرێمی کوردستان بە فەرمی ئەو پێشنیازەی گەیاندۆتە بەغداد، بەڵام بەغداد ڕەتی کردوتەوە و داوای ڕادستکردنی کۆی بەرهەمی نەوت دەکات لە دوای لێدەرکردنی بڕی بەکارهێنانی ناوخۆیی. بەو هۆیشەوە هەرێمی کوردستان دەیەوێت لە ئێستادا کۆمپانیەکان ڕازی بکات لە کاتێکدا کۆمپانیەکان چەندین جار جەختیان کرۆتەوە کە بەبێ ڕێکەوتنی نووسرا و ئامادەنین هەناردەی نەوت دەست پێ بکەنەوە. ڕوانگەی ئیکۆی عێراقی تایبەت بە کاروباری ئابووری ڕۆژی 9 ئابی 2025 لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە. هەرێمی کوردستان هیچ بڕانەوتێکی ڕادستی کۆمپانیای سۆمۆ نەکردووە بۆی سروشتی گرێبەستەکانی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان و چارەسەری ئەو پرسە پێویستی بە کۆبوونەوەی سێقۆڵی یان پێدانی کرێی کۆمپانیاکان هەیە کە بەغداد ڕەتی دەکاتەوە. بەردەوامی ئەو کێشەیە دەبێتە هۆی خەرجنەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغدادەوە. إن شاء الله سوف نبدأ بعملية الاستلام وضخ باتجاه جيهان. هذا سوف يشجع الشركات الأخرى إلى العودة وتشغيل هذه الحقول بهدف تصدير النفط الخام. ڕۆژی 6 ئاب حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق لە چوارچەوەی سەردانەکەیدا بۆ کەرکووک ڕایگەیاند. ڕۆژانی 6 یان 7 ئاب دەست دەکەنەوە بە وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستان بە بڕی 80,000 بەرمیلی ڕۆژانە بە مەبەستی هەناردەکردنی لە کۆی 130,000 بەرمیل کە 50,000 بەرمیلی بۆ بەکارهێنانی ناوخۆیی دەبێت. سەرەڕای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر ئەو لێدوانەدا تا ئێستا هەناردەی نەوتی هەرێم دەستی پێ نەکردوێتەوە. ڕۆژی 30 تەمووس حکومەتی هەرێمی کوردستان لە دوایین کۆبوونەوەیدا ڕایگەیاند ئەو بڕەنەوتەی ئێستا ئامادەیە بۆ هەناردەکردن ڕادستی کۆمپانیای سۆمۆ دەکرێت بە مەبەستی هەناردەکردنی لە ڕێگەی بەندەری جەیهانەوە.